وان سەردانên کوژالیە کەساتی و بەرپرسێن وڵاتên جیهانê و ناونەتەوەی سەردانە هەرێما کوردستانی و بەتایبەتی هەولێرە پایتەختە هەرێما کوردستانê dikin. Cêgirê Serokê Parlemanê Ewropa Seredana Hewlêra paytexta Herêma Kurdistanê kiriye ji bo ku em zaniyariyên zêdetir li ser seredana wî werbigirin dê biçîne cem nûçeganê me Rêbar Kakeyî li Hewlêrê. Rêbar ev demê te baş. Rêbar eger zaniyariyên zêdetir di vê barê de bidê me. بەڵێ سلااوتان لێبێتن شوان چاردنیسکی جێگری سەرۆکی یەکێتی پەرلەمانی ئەوروپا ئێستا لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان لە بینایی پەرلەمانی کوردستان لە کۆبنەوەدایە دیارە کۆبنەوەکەیان لەسەر بانگێشتی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان بووە وەکەوەی کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە برۆکسل بە NRT بە ئێمەی وتی کە سەردانەکەیان یاخود بڵێن هاتنی ڕیچارد چاردنیسکی جێگری سەرۆکی یەکێتی پەرلەمانی ئەوروپا لەسەر داوای جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان بووە و لە سەردانەکەیاندا دیارە گفتوگۆ لەسەر چەند بووە تەوەرێک دەکەن یەکێک لەوانە شەڕی دژ بە داعشە کە دیارە جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان ئێمە کە لە ژوورەوە بووین ئاماژەی بۆ کرد کە هەرچەندە هێزی پێشمەرگە بە ئیمکانەتێکی کەمەوەیە بەڵام توانێت ڕوبەڕووی چەکدارانی داعش ببێتەوە و لەگەڵ ئەوەشدا داوای هاوکاری لە جێگری سەرۆکی پەرلەمانی یەکێتی ئەوروپا کرد کە هاوکاری زیاتری پێشمەرگە هەمیش حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە نزیکەی 2 ملیۆن ئاوارەی لە خۆگرتووە و لە سەردانەکەی داوا بڕیارەکە جێگری سەرۆکی یەکێتی پەرلەمانی ئەوروپا سەردانی بەرەکانی جەنگ بکە بەڵام بەهۆی بارودۆخی ئەمنیەوە شوێنەکەیان دیاری نەکردووە یاخود دەستنیشان نەکردووە و هەروەها سەردانی کەمپی ئاوارەکانیش دەکاتن بۆەوەی کە لە نزیکەوە هەم لە ڕەوشی پێشمەرگە هەمیش لە ڕەوشی ئاوارەکانی هەرێمی کوردستاندا خۆی بەچاوی خۆی لە نزیکەوە ببینێتن کە ڕەوشیان چۆنە. باشە ڕێبار جێگرێ سەرۆکی پەرلەمانی یەکێتیە ئەوروپا ینی بڕیارە سەردانە خۆدا دیگە لە سەرۆکی پەرلەمانی کوردستانیژی بجە بە سەرداناویژی بکە یان نوێ هەر لە هەولێرێ بمینە. بەڵێ وەکەوەی کە ئێمە پرسیارمان کرد و قسەمان لەگەڵ نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە هاوکاتی یاوەری وان بوو یاخود لەگەڵیان بوو دیارە ئاماژەی بۆ کرد کە جگە لەوەی کە لەگەڵ بارزانیدا کۆبتەوە و ئێستا لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان دەکۆبێتەوە هیچ ئاماژەیەکی بۆەوە نەکرد کە سەردانی سەرۆکی پەرلەمانی کوردستان دەکاتن لە شاری سلێمانی و ئێمە پرسیاری ئەومانە کرد کە ئاخۆ قسەی ئەوان یاخود ڕای ئەوان چیە لەسەرەوەی کە فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بەشداری لەو کۆبنەوە نەکردووە واتە ئێستا لە کۆبنەوەکاندا هیچ نوێنەرێکی فراکسیۆنی گۆڕان ئامادە نییە دیارە ئەوان ئاماژیان بۆ کرد کە ئەو سەردانە بە فەرمی بووە و پێشتریش هەموو لایەنەکان ئاگادار کراوەتەوە کە ڕیشارد چارنیسکی سەردانی هەرێمی کوردستان دەکات و سەردانی پەرلەمانی کوردستانیش دەکات بەڵام پێویستە ئەوە قسەی ئەوان بوو کە پێویستە ئێمە ئەو پرسیارە ڕوبەڕووی ئەوان بکەینەوە کە بۆچی ئەوان بەشداری لەو کۆبنەوە یاخود لە بەخێرهاتنی جێگری سەرۆکی پەرلەمانی یەکێتی ئەوروپا بۆچی بەشداریان نەکردووە ئێمە هەوڵ دەدەین قسەی ئەوانیش وەربگرین وەڵامی ئەوانیش وەربگرین کە بۆچی ئەوان لەو کۆبنەوەدا یاخود لە پێشوازیەکەدا ئامادە نەبوونە. باشە ڕێبوار کۆنگرەیە ڕۆژنامەوانی کۆنفرانسا نوچەیی گرێ بدەن یان نە؟ بەڵێ شوان ئێمە هەوڵماندا کە ئەو کاتی هاتن بتوانین ئەو زانیارە وەربگرین بەڵام ئەوە بوو ئەو کاتی کە ئێمە لەسەرەوە بووین لە شوێنی کۆبنەوەکەیان ویسمان لێ بمێنینەوە وەکو دەستگاکانی ڕاگەاندین بۆی کە هاتنە دەرەوە قسەی ئەوان یاخود وتەی ئەوان لەسەر سەردانەکەیان بۆ هەرێمی کوردستاندا وەربگرین دیار بوو کە ئاماژیان بۆ کرد کە هیچ کۆنگرێکی ڕۆژنامانی یاخود هیچ وتەیەش نییە بۆ دەستگاکانی ڕاگەاندن بەڵام ئێمە وەکو خۆمان لێرە وەستاوین لە خوارەوە چاوەڕێ ئەوە دەکەین کە ئاخۆ هیچ کۆنگرەیەکی ڕۆژناموانی ئەنجام دەنیانە دیارە ئێستا یەکێک لە ئەو بەرپرسانەی کە یاخود ئەو کەسانی لە پەرلەمانی کوردستان داوام دەکاتن هاتووە دەڵێتن هیچ کۆنگرێک یاخود هیچ قسەیەکی ڕۆژناموانی ئەنجام ناداتەوە ڕوبەڕووی دەستگاکانی ڕاگەاندن یاخۆ کەسانی کە لە دەستگاکانی ڕاگەاندن قسە دەکەن ئاماژە بۆ دەکات کە هیچ قسەیەک ناکات بۆ دەستگاکانی ڕاگەاندن دیارە کە ئەگەر بێتە خوارەوە ڕاستەوخۆ لەگەڵ ئەو وەفدەی یاخود ئەو کەسانەی کە پارێزگاری دەکەن یاخود ئەوانەی کە حمایەتی دەکەن ڕاستەوخۆ دەڕۆن. بەڵێ ڕێبوار کاکەیی
نوچەکانی دەبیستن دیارە ئەو هاوڕیانە ئاماژە بۆ دەکەن کە هیچ کۆنگرێک یاخود هیچ قسێکی ڕۆژنامەوانی ئەنجام نادەن. بەڵێ ڕێبوار کاکەی نوچەکانی نارتی گەلێک سپاس کو دگەلمەدا بووی